سڵاوتان لێبێت. پرسی دووسایدکردنی ڕێگا سەرچەکانی نێوان شارەکانی هەرێمی کوردستان و دەواازە سنووریەکان پرسێکی گرنگە و زۆر زار لە سەرزاری بەرپرسە پەیوەندیدارەکان دەست پێکردن یان دیزاینکردن و یانیش تەخسیسکردنی بودجەیەکی پێویست بۆ دروستکردنیان بیستمانە. کەس هێشتا نەگەیشتۆتە کۆتایی. ڕەنگە لەو کابینەیە وێڕای ئەو قەیرانەدارایەنە پرسی ڕێگاوبان پرسێکی جدی بێت و پەیمانی نزیکردنەوەی ڕێگاوبانی هەرێم لە ستانداردە باوەکان یەکێکن لە هێلە گشتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. مەبەستمە پرسی دووسایدکردنی ڕێگا سەرچەکانی نێوان شارەکانی کوردستان و دروستکردنی هێلی شەمەندەفەر و چەند پرسێکی دیکەی گرێدا و با وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن بکەماتەوەری سەرچیە و بەرنامەیە ئەویش بە میوانداری بەڕێز دانا عەبدولکەریم وەزیری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. کاکدانا بەخێربێ. زۆر سپاس. ماوەیەک بەر لە ئێستا ڕاتانگەیان کە کۆتایی ساڵی دادێ دەکرێت موژدەیەکی باشە بێت بەوەی کە ڕێگای نێوان شارەکان بە دوو ساید بکرێن. ئەم بەڵێنە چۆن بوو و سەرچاوەی ئیلهام و دارایی و سەرچاوی پشکردنی ئێوە لەکوێ گەشتەوە لە کاتێکدا ئەمە چەندان ساڵە جێمان لە دووسایدکردنی نێوان شارەکان دەبێت ڕێگای نێوان شارەکان. بەڵێ بەتەکی دێکێ لە ئەرکە گرنگەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە تەواوکردنی ڕێگا دووسایدەکانی نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستانە. ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە پلانی خۆمان پێشکەشە جومەری وەزیران کردەوە لە گرنگترین پرۆژەکان لە استراتیژیترین پرۆژەکان تەواوکردنی ڕێگا دووسایدەکان بوو. بەداخەوە هەندێک لەو پرۆژانە گرێبەستەکانیانی ساڵانی 2010 یانزە دوازەیە کە وایە چەندین ساڵ پێشە تەواو بوو. تەخسیسیشان بۆ دیاریکرا بوو. بەڵێ کاتی خۆی تەخسیسیشان بۆ کرابوو. بەهەرحاڵ ئێستا کە ئەوەی کە گرنگە ئێمە ئەو پرۆژانە تەواو بکەین. خۆشبەختانە ئێستامە زۆربەی زۆری ئەو پرۆژانە دەست کراوە و بەکارکردنیاندا. تاوانەوەی کە جەنابەت باست کرد ئیلهامەکەی چێ؟ ئیلهامەکەی سەرەتا لە دانانی بەرنامە بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە، دووهەم لە ئیستیجابەی بەڕێز سەرۆکوەزیران بوو بۆ داواکاریەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە. ئێمە پلانی خۆمان پێشکەشی بەڕێز ئەنجومەنی وەزیران کردو بەڕێز سەرۆکی حکوومەت کردو بۆ ئەوەی بتوانین تاوەکو کۆتایی تەمەنی ئەم کابینەی ئەو ڕێگا دووسایدانە تەواوکەن. چونکە بەڕاستی ئەگەر ئەو ڕێگا دووسایدانە تەواو نەکەین وەکو وایە ئەرچێکی سەرەکی سەرشانی خۆمەوان جێبەجێ نەکردێ و ئەو ڕێگەت لە هێلە گشتەکەی زۆر بەڕوونی دیارە. لەبەرەوە ئەبێ هەرچیەکمان کرد بێت چۆن موچە گرنگە بۆی موچەی فەرمانبەرەندامین شان بەشانی ئەوە هیچ گرنگێکی کەمتر نییە لە موچە کە ئێمە ئەو ڕێگە دووسایدانە تەواوکەین. خۆشبەختانە بەشی هەرە زۆری ئەو ڕێگە دووسایدانە ئێستا کارتیایە بەرداوە بە شێوشی باشیش، بەڵام ئەمە بەڕاستی پێویستی بە تەرخانکردنی پارەیە و تا ئەم ساتەیە بە بەردەوامین بە جۆرێک لە جۆرەکان توانی ومانە بەردەوامی بەکارەکان بێ. بەڵام ئەگەر تەخسیساتەکان بۆکو خۆی ڕێک نەکرێتەوە تووشی ئاستەنگەمینەوە لە داهاتوە. بەڵام ئێمە پلانەکەمان وایە کە تەخسیسات بەردەوام بێت، پارەمان لێ نەبڕێت بۆەوەی بتوانین تاوەکو کۆتایی ساڵی داهاتوو وەکۆی پێشکەشمان کردووە هەموو ڕێگا دووسایدەکانی نێوان پارێزگاکان تەواوکەواتیانی ئێوە بەر لەوەی کە کابینەکە تەواو بێت دووسایدەکان تەواو دەکەن ئەگەر بەم حسابێ ئەگەر ئێمە کێشەی بەدڵنیایی ئەگەر کێشەی تەرخانکردنی پارەمان لەبێت کێشەی تەرخانکردنی پارەمان لەبێت بەدڵنیایی لەگەڵ کۆتایی ساڵی داهاتوو ئەبێ ئێمە ڕێگا دووسایدەکان هەمووی تەواو بووێ هەمووی. زۆر زار لە دووسێ شوێن باسی ئەوەتان کردبوو کە کێشەی بەڵێندەرەکان لە وەرگرتنی پێشینە کێشەیەکی گەورەیە لە بانقەکانیانی. ئەمە بۆچی دەگەڕنەوە چۆن ئەمە تاوەکو ئێستا چارەسەر خۆی بە سەراحەت ئەوەی چێکە لە کێشە بەرداوامەکانمان لە وەزارەتی ئاوادانکردنەوە ئێمە ئەو پرۆژانی کە دەست کراتوە بەکارکردن ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانیان هەیە، ڕەزامەندی وەزارەتی داراییان هەیە، ڕەزامەندی وەزارەتی پلاندانیان هەیە و ئێمە کە بەڵێندەرەکان هانەین و پیانانی دەست بەکار بنەوە ئەوانیش خواڵاگرێت تا ئەم دقەیە زۆر پابندن بەوەی کە ئەرکەکانی سەرشانی خۆیان جێبەجێکن کاری زۆر باشەکەن. بەڵام کاگاتە قۆناغێک کە پێویستی بەوەیە کە بەشێک لەو پارەی کە خرجی کردووە وەریگرێتەوە کوسلفا چکە تۆ گرێبەستت هەیە لەگەڵان بە پێی گرێبەستەکە مابەڵە لەگەڵ بەڵێندەرەکەی کە داوای مافی خۆی کات کە ئێمە مافەکەی بۆ جێبەجێکە زۆر جار کە ئەچێتە بانقەکان پارەی کاش وجودی نییە ئەمە گرفتەکە دروستەکات. ئێمە من لە چەند ڕۆژی ڕابردووش وەبزانم لەو بارەیە قسەیەکم کرد کە ئاستەنگ هەیە لەو ئاستەیە خۆشبەختانە هیمەتێکرات ئێستا جۆرێک لە جۆرەکان ئەو ئاستەنگە کەم کراوەتەوە بەڵام هیوادارم بە تەواوەتی لا ببرێت. چی دەکرێت یان چی بکرێت بۆی بەڕاستی ئەم
کێشیە چارەسەر بکرێت چونکە لە 2000 پرۆژەکە ڕادەوەستێت ینی تاخیربوونی ئەم پێشینەیە کاریگەری نێگەتی فەربەتەنا لەسەر خودی ئەم بەڵێندەرە بەجێنات لەسەر پرۆژەکە بەجێت فشارەکانتە کاکڕگەس پرۆژەی ڕێگاوان وەکو هیچ پرۆژەیشتر نییە ڕێگاوان چونکە هەموو سێکتەرەکانی ژیان لە هەرێمی کوردستانە بەستێ بەیەکەوە یعنی تۆ بە هەموو سێکتەرەکانی ژیان پێویستە بە ڕێگاوانە بە تایبەتی ڕێگا سەرچەکان ڕێگا دووسایدەکانی نێوان پارێزگاکان کە هاتوچۆی ڕۆژانەی توانم بڵێم زیاتر لە 1 ملیۆن کەسی خەڵکی کوردستان ئەم ڕێگا دووسایدانە کە ڕۆژانە هاتوچۆی بەسەراکە ڕۆژانەش ڕووداوی نەخوازراوی هاتوچۆ دەبین لەبەرەوە ئەمە وەکو شادەماری خوێن وایە چۆن خوێن بۆ بەشەکانی لە شەبات بۆی پێداویستەکان دابینکات ئەم ڕێگایانە شادەماری هەرێمی کوردستانن چ لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری چ بۆ ئاڵۆگۆڕی بازرگانی چ بۆ کشتتوکاڵی چ بۆ هەموو بوارەکان لەبەرەوە شانبەشانی بەڕاستی شانبەشانی دابینکردنی بووچەی فەرمانبەران ئەبێت ئێمە بودجەی پرۆژەکانی ڕێگاوان بە تایبەتی ڕێگا دووسایدەکان دابینکەین بۆ ئەوەی ئەو پرۆژانە لەگەڵ کۆتایی کابینەی نوێم تاومان کرد شەوعدمان ماوە کە هەموو هەوڵێک بین بۆی بتوانین تاوا باش یەک لەو پرسانی کە بەڕاستی گرینگە لەگەڵ جەنابەت تاوتوێ بکەم پرسی موچێ ینی خۆت وات فەرموو لە گوێڕای ئەوەی کە موچە پێویستە ئەم جادانەشیان ئەم ڕێگەوبانانەش گرینگە لە کاتێکدا ئەوەلیاتی حکوومەت لە ڕابردوودا دابینکردنی موچە بوو خەڵکانێک پیان وایە ئەم دروستکردنی ئەم ڕێگەوبانانە لەسەر حسابی موچی ئەمە کومنتی تو لەسەر ئەو پەیوەندی بزانم نەخێر لەسەر حسابی موچە لێ چونکە ئێمە لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ئابووری هەرێمی کوردستان و ئەو پارەی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە لە مانگی ڕابردوو ئەنجومەنی وەزیران بڕیاریاکە ئەو بەشەی کە لێبڕینی بووچەی ناو بوو یاخود با بڵێ کورتێنان هەبوو لە دابینکردنی بەشە بودجێ بووچە خۆرانی هەرێمی کوردستان کە لە 121 بوو ئەوە لابرا بە بڕیاری ئەنجومەنی وەزارە و خۆشبەختانە ئەم مانگەش بووچە هەر بە تەواوەتی بەسەر هەموو بووچە خۆرانی هەرێمی کوردستانە دابەشەکرێت واتە ئێمە پێویستمان بە ڕێخستنەوەیەک هەیە لە کۆکردنەوەی داهاتە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان هەرێمێکی دەوڵەمەندە بەداخەوە وەکو ڕێخستنەوەی کۆکردنەوەی داهاتەکان تا ئێستا لە ئاستی پێویستانی لە ئاسی پێویستنی لە کاتێکدا کاکدانە ینی خۆتان لە چەندان شوێنی پێش لە میانی ئەو بەرنامەجدارێک لەم پرسی لەسەر ئیرادەی ئەنجومەنی وەزیران بۆ چاکسازی بۆ کۆکردنەوەی داهات بۆ پرسی بنبڕکردنی پارەی زیادە لە شوێنەکان ئەم ئیرادە هەیە بۆچی تاوەکو ئێستا ئەم داهاتە بە شێوەیەکی منتەزم کۆ ناکرێتەوە سەراحەتەکەی ئێمە بێ سەریح بین لەگەڵ خۆمان و لەگەڵ خەڵکی کوردستانیش تا ئێستا کە هەرێمی کوردستان بە معنای زانستی بەدامەزراوەی کار ناکە تەسیراتی سیاسی و تەسیراتی لاوەچی لەسەر بەڕێوەچووری ئەدای کارەکانی حکوومەت هەیە ئەگەر ئێمە هەرێمی کوردستان بەرەو دامەزراوەی تاو نەبین ناتوانین بە تەواوەتی بە پێی یاسا و ڕێنمایەکان کۆکردنەوە و ڕێخستی داهات بە ئەنجام بگەێنین خۆشبەختانە ئێمە مانگی ڕابردوو بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیارێک دراوە بۆ دووبارە ڕێخستنەوەی کۆکردنەوەی داهاتەکان و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاست پێراوە بە سەرپەرشتیکردنی ئەو پرۆسەیە هیوادارین ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێت لەوەی کە بتوانین کۆکردنەوەی داهاتەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی کاراتر کرێت بە دڵنیایی چونکە من کاگرگەس حەزەکەم دڵنیاتکەنەوە ئێمە لەوە سەرکەوتوو بین لە پرۆسی ڕێخستنەوەی داهاتەکانە سەرکەوتوو بین دڵنیاتەکە هەرێمی کوردستان هەرێمێکی دەوڵەمەندە ئەتوانین هەموو چەشبین هەم پرۆژە خزمەتگوزاری و گرنگەکانیش بەردەوامی پێبین بەڵام ینی ئەبێت لەگەڵ خۆمانەوەکو باسم کرد صادق بین ینی ڕازگۆ بین و هەوڵ بین کە ئەو پرۆسەیە دوانەخین لەبەر هەرجی احتیبارێکی سیاسی چونکە هەرێمی کوردستان پێویستی بەوەیە بەدامەزراوەی کار بکە پێویستمان بەوەیە بەهێز بین بۆی بەهێز بین ئەبێت ئێمە ڕێخستنەوەی داهاتمان بە شێوەیە بێت کە لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان زۆر باش ئەمە دیسا بچینەوە سەر پرسی دووسایدکردن ئێستا دوکان سوار قورنە قۆناغی دومی دەست پێکردەوە پێی ئەو داتایانە 25 کیلۆمەترە کە بڕی 53 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە ئێستا 45% کارەکە تەواو کراوە پێشتر زۆر جارە من ئەو کاتێک کە تیمی ئێمە ئەو ڕێگاوبانانەی تەسویر دەکرد شەرمنانە شۆفەڵێک قەلابێک ئیشە کرد گەیتر پرۆژەکە هەر هەبوو بەڵام بەردەوامی نەبوو ئەمەوێت کۆمنتی تو لەسەر ئەم دووسایدکردنەوە قۆناغی دووبزانم بەڵێ طبعا ئەو پرۆژێ سێ قۆناغە دوکان چوار قورنە قۆناغی یەک قۆناغی دوو قۆناغی سێ قۆناغی یەک و دوو لای بەڵێندەرە خۆشبەختانە قۆناغی یەک تقریبا نەتوانم بڵم لە ساڵ 95 تەواو بووە مانگی داهاتوو ینی لە مانگی نوێ ئەتوانین
کۆتایی مانگی لۆلانێ بتوانانی پرۆژەکە بە شێوشی فەرمی بە ڕووی هاوڵاتیان بکەینەوە. قۆناغی دووەم کەەوەی سەرجەنابەت باست کرد ئەو ژێسە بە شوشی زۆر باشکاری تێداکرێت ڕێژێ ئەنجامدان تێدا گەیشتۆتە لە 145 بە سوپاسەوە بەڵێندەر ئیمکانێتێکی باشی خستۆتە گەر دەستی کردەوە بەکارکردن ئێمەش بەڵێنمان پیاوە کە بتوانین هاوکاریکرد بۆی پێشیرەکانی لێنەوڕێت هەرچەندە وەکو پێشتیش باسم کرد جۆرێک لە ئاستەنگ هەیە بەڵام هەوڵ دراو کە ئەو ئاستەنگانە نەهێڵدرێ و خۆشبەختانە ئیسیجابە هەیە بۆ ئەو ئاستەنگانە نەهێڵدرێ ئەم قۆناغی دووەمە ئەگەر تەواو بکرێت ئەبێ بە بەشێکی گرنگ لە دووسایدی نێوان سلێمانی ڕاپەڕین و سلێمانی هەولێریش چکەمە بەشێکی سەرەکی ڕێگای دووسایدی نێوان سلێمانی هەولێرە قۆناغی سێهەمیش کە 10 کیلۆمەترە لە نێوان خەلەکان تا دوکان دەست پێکە ڕێگایکی ڕەنگە تۆزێک سەخت بێت ئەمە پرۆپۆزەڵی تەواو بووە هەموو شتێکی تەواو بووە و خۆشبەختانە پێشتیش لەگەڵ بەڕێ سەرۆکی جوبەری وەزیران قسەمان کردووە بەڵێنیشی بەڕێزیشان بەڵێنی داوە کە هاوکار بێت لەوەی کاوە جێبەجێکرێت و هەر ئەمڕۆ ینی بەنووسراویش حاضر کرا و ئاڕاستی نووسینگەی بەڕێزیان ئەکرێت من تەسەوەرەکەم لە ئایندەیەکی نزیکە بەڕێزان ڕەزامەندی لەسەر بکات و ئەو قۆناغش دەست پێ بکەیت قۆناغی سێم کە قۆناغی سێممان دەست پێکردکەواتە ئەو مەسافەیە کە کاری تێدا کرا تاوکو کۆتایی ساڵی داهاتوو بەڵێن بەناو کە تەواویکەین قۆناغی سێم تاوەکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردن هەفتەی ینی ئەم هەفتەیە ئەچێتە نووسینگەی بەڕێز سەرۆک وەزیران لە هەفتەی داهاتوو هیوادارم کە دراسە بکرێت و چەند هەفتەیەک زیاتر نەخانێ بۆ ئێمە ڕەزامەندێکە وەرگین و زۆر باشکردن ئەمە ڕێگەیشی گرنگە ئەمە بۆ ڕێگەی دووسایدی نێوان سلێمانی و لێرەمە بەشێکی دواتر لە مەفرەقی مێستانەمەینە ئاستێک کە پێوترێت تولێلی هەیبە سوڵتان لێوێش تولێلێکمان هەیە ئیرەوە کۆیە لە کۆیش دووسایدی نێوان هەولێر کۆیەمانەیە ئەم ڕێگای سماقۆڵی و ئەوەی کە ئێستا ڕێگایکی فەرمیانی بەم ڕێگای دووسایدەکە لەوێ هەولێر کۆیە بەڵام بەداخەوە ئەوش بەوەی قەرانی دارایەوە وەستاوە بەڵام ئەوش پلانمان بۆ دانا بتوانین لە ئایندێکی نزیکا دەستکەینەوە بەکارکردن دەکرێت ئەگەر بەو پلانانە بێت مژدەی ئەوە بە شوفێران و بە هاوڵاتیان بدرێت کە کۆتایی ساڵی 2022 خەڵک توانین بەم دووسایدا ئەگەر بتوانین بودجێ بۆ تەرخانکەین تا کۆتایی ساڵی 2022 ئەتوانین تەواوی بکەین چەند گەشتبینی کە بودجێ بۆ تەرخان بکرێت لاڵم ماوینێتەوە ئایا توانین ئەو ڕێخستنەوەی کە باسمان کرد بۆ داهات ئەگەرەوە پێ بکرێ من گەشتبین زۆر باشە ڕێگای دەربەندیخان کەلار ئەم ڕێگایش دەست پێکراوە 55% پرۆژەکە تەواو بۆ ئەم کەی بێکجاری تەواو دەبێت بەڵێ ئەویش یەکێکە لە ڕێگا استراتیجیەکان کە گەرمیان بە پارێزگای سلێمانیەوە بەستێتەوە تاوان بە هەموو هەرێمی کوردستانیشەوە بەستێتەوە ئێستا ڕێژەی جێبەجێکردن گەیشتوتە لە 155 و بەرەو زیاتریشە ڕواوە ئیشی باشیشی تیادا دەکرێت خۆشبەختانە لە چەند مانگی ڕابردوو ڕەزامەندی 10 میلیارد دیناری بۆ کرا بەڵام ئێستا بەڵێندەر 10 میلیارەکەی وەکو پێویست وەرنەگرتووە بە بەرنامەیەکی بۆ دانراوە بە قیز وەریگرێ بەڵام بەرحاڵ ئیش و کارەکان زۆر باشی ڕاوەڕێەوە ئەویش هەر بەپێ ئەو پلانی کە دامان ناوە لەگەڵ کۆتایی ساڵی 2022 ئەبێت ئەو پرۆژێش تەواو بێ واتە ینی ئەمە ئەگەر باسی بکەم 2019 کە کابینی نوێم دەست بەکار بۆ ڕێژەی جێبەجێکردن لە 115 بووە ئێستا تقریبان لە 155 ینی بە ماوەی ئەم 2 ساڵە لە 140 چوونەتە پێشەوە لە ماوەی ئەم 2 ساڵەیە تقریبان 55 میلیارد دیناری بۆ خەرج کراوە ئەو پرۆژەیە کە بەڵێندەر وەریگرتووە موافقەتی 10 میلیارەکەی تریشی کراوە لە چەند مانگی ڕابردوو کرابوو ئێستا وردەوردە بەشێک لەو 10 میلیارە ژوارەگرێت ئەو بێدەواری کە پێویستی بە 6 میلیاریترە بۆی بە تەواوەتی تەواوکرێت 6 میلیاریترە و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و نووسینگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوان ئەو بژدەیان بە من ناوە کە ڕەزامەندی لەسەر ئەو 6 میلیارە شەکرێت یعنی بەش خەبەرێکی خۆشە کە بتوانین لە داهاتووە ڕەزامەندی لەسەر ئەو 6 میلیارە بێت ئەگەر ڕەزامەندی لەسەر ئەو 6 میلیارە بێتەوە بەدڵنیایی هەوڵی تاوەکو کۆتایی ساڵی داهاتوو ڕێگای دووسایدی نێوان سلێمانی کەلار یا با بڵێن ئەو بەشەی کە پەیوەندیدارە بە دەربەندیخان کەلارەوە تەواو بێت باسی ئیدارەی ڕاپەڕین و دووسایدکردنی ڕێگاوبانەکان بۆ سلێمانی و ئیدارەی گەرمیانیشمان باس کرد ڕێگایەکی هەمڵتۆن ئەم ڕێگای خۆتەزانین ڕاستە شوێنەی شاخاویە بەڵام ئەمانگەێنێت بە سنوور ینی سنووری حاجی ئۆمەران و ئەوەی کە لەگەڵ ئێرانەوە پەیوەندیان هەیە ئەم سنوورە ڕۆژانە هەم لە ڕووی بار هەڵگرەکانەوە لە ڕووی گەشتیارانەوە سنوورێکی جەنجاڵ و قەرەباڵغە ینی ڕێگایکی قەرەباڵغە بۆ هەمڵتۆن چیکراوە ئەویش بە هەمان شێوە ینی یەکێک لەو پرۆژانی کە ئێستا پرۆژەی دووسایدی وەزارەتی
دەست پێ بکەین بەڵام نەخشەکە هەیە نەخشەکە هەیە لە ژێر بەڵام ئەوە چەند قۆناغێکە ینی یەک قۆناغ نیە ویش بەستن تا ئەتوانم بڵێم کولفێکی زۆری ئەوە پێی تەخمیناتی ئێمە زیاتر لە 900 ملیار دینارمان زیاتر پێویستە بۆ ئەو پرۆژێ تەواو بکەین بەڕاستی و بەشێکی کاتی خۆی دەست پێکراوە بەڵام بەشی دەست پێکراوە چونکە ژمارەیەکی زۆر تونێلی زۆری تایە ڕاست شوێنە شاخاویە شوێنێکی شاخاویە ئەمەش بەڵام ئەوە لە پلانەکانی ساڵانی داهاتوە ناتوانم بەڵام ئەویان نەتوانی لە تەمەنی ئەم کابینێتەوە کە چونکە پرۆژەی ئەمە لە پلان هەیە لە پلانی استراتیژیە لە پلانێک کە جەنابەت فەرموود بۆ کۆتایی ساڵی 2020 پاکێجێک ئامادەیە هاوکارانمان دروستیان کردووە دەرفەتم دە پێکەوەی بینن فەرموو ئەف پرۆژێت استراتیژی gelek پێویستن بۆ خزمەتکردنا هەڤوڵاتیە تایبەت درستکردنا ڕێکەوبانە ڕێگ و پرا وەکی پرۆژێت استراتیژی بوو پەرەپێدانا ژێرخانە ئابووریا کوردستانێک و بەرنامەی کابینە حکوومەتە هەرێمەیە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە کابینەی پاڵپشتی ڕێگاوبانی دەرەکی دادەنرێت 130 پرۆژەی ڕێگاوبان لەژێر ئەنجامداندان بە بودجەی 2 تریلیۆن و 949 ملیار دینار لە هەمان کاتدا 14 ڕێگەی دو سایت پلانی بۆ دانراوە نەخشەی بۆ کێشاوە بۆ ئیکاری تێدا بکرێ و تەواو ببێت. وەزارەتی یاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە پرۆژە خزمەتگوزاریەکانی. پرۆژەی دووسایدی دوکان چوارقۆڕنا قۆناغی یەکەم پێکاتوە لە دروستکردنی ڕێگایکی دووسایت بە درێژایی 18.5 کیلۆمەتر بە هەموو پێداویستیەکانیەوە. بودجێم قۆناغە نزیکەی 52 ملیار دینارە. ئەم قۆناغی پرۆژەکە لە ئێستادا ڕێژەی زیاتر لە 190 کارەکانی تەواو بوو بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا سەرجەم بەرگەکانی تەواو بکرێ و بەخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. دوای تەواوکردنی چینی سێیەم دیارە گاردڕێل و نیشانەکانی هاتوچۆ و تەختیتی جادەکەشی لەگەڵدایە کە شێوازێکی زۆر باش و سەردەمیانە و سەلامەت دەی بۆ شۆفێران لە ئێستا زیاتر لە 90 کارەکانی تەواو بووە و پرۆژەکە بەردەوامە دروستکردنی ئەو پردە کاراسانێکی باش دەکا بۆ هاتوچۆ نێوان ئیداری ڕاپەڕین و پارێزگای سلێمانی. 6 ملیار دیناری دیکە بۆ تەواوکردنی ڕێگەی دەربەندیخان کەلار تەرخان دەکرێت تا ئێستا ڕێژێ لە 155 پرۆژەکە تەواو کراوە. تونێلی دەربەندیخان و دووسایدەکانی ئەمبەراوە ئەوبەری تونێلەکە لە پلاندایە بۆ ئەوەی دروست بکرێ. بەشی زۆری بودجەی بەردەستی وەزارەتی یاوەدانکردنەوەش لە قەپانەکانی کێش دەست دەکەون کە ئەوەش بەشی تاوکردنی تەواوی پرۆژەکان ناکات. ئەوەی کە ئێمە زۆرمە بەسمانە ئەو ڕێگایانی کە بیکەین بە دووسایت کەم لەژێر ئەنجامدانان ڕێگاکانی دەربەندیخان کەلار کفریە کە ئەمە ناوچەی گەرمیان و دەڤەری گەرمیان ئەبەسێتەوە پارێزگای سلێمانی و هەروە ڕێگەی وارما و دەربەندیخان خۆشبەختانە ئێستا و ئیشی تیا ئەکرێ و ئەو ڕێگایانی کە سلێمانی و هەولێر بەیەکەوە بەسێتەوە کە ڕێگاکانی پارچەکانی دوکان چوارقۆڕنە قۆناغی یەکەم و دوم ئێستا ئیشی تیا ئەکرێ کەم قۆناغی سێمیش تەندەرمان ئامادە کردو چاوەڕێی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی. هەروە ئەمە ئەوەش بڵێم کە لە پلانایە و کاری جدی لەسەر ئەوکرێکە تونێلی دەربەندیخان و دووسایدەکانی ئەمبەر و ئۆبەری دروست بکرێت. ڕۆژی 14 2021 بۆ خێراکردنی بە ئەنجام گەیاندنی پرۆژەی هێڵی یاسن لە کوردستان شاندی وەزارەتی یاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بە سەرۆکایەتی وەزیری یاوەدانکردنەوە چوونە ئەڵمانیا لەگەڵ کۆمپانیای دۆشەبانی ئەڵمانی شیکردنەوەیان بۆ شێوازی ئەنجامدانی پرۆژەی هێڵی یاسن لە هەرێمی کوردستان کرد. کۆمپانیەکە لەسەر ئاستی ئەڵمانیا و ئەوروپا لە ئاستێکی بەرزی کارکردندان. بوونەوەکەمان لەگەڵیان زۆر ئیجابی بوو. ئەوان هەموو ئامادەیشان دەربڕی بۆەوەی کە بەشدار بن لەم پرۆسەیە. دیاران پرۆسەیە گەر دەست پێ بکە لە دوایەوەی لێکۆڵینەوەی بەها ئابووریەکە تەواو دەبێت و ئاندێن ئەنجامی ئەدەن. هەلێکی کاری زۆر باش ئەڕەخسێنێن لە وڵاتەیە چکە پارەیەکی زۆر داخلی ئەم وڵاتە ئەکرێ بۆ جێبەجێکردنی پرۆسەکە کە هەزاران کەس هەلی کاری بۆ دەڕەخسێ جگەلەوە چەندین کۆمپانیا سەدان کۆمپانیا هەلی کاری بۆ دەڕەخسێ کۆمپانیای خۆماڵی. لە ئێستاشدا وەزارەتی یاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی کردداری بۆ بە ئەلیکترۆنیکردنی کاروبارەکانی دەنێت بە ئەلیکترۆنیکردن و ڕایکردنی کاروبارەکانی وەزارەتی یاوەدانکردنەوە بە سیستەمێکی ئۆنلاینی دەبێت بۆ بەڕێوەبردنی سێکتەرەکانی توانامرۆییەکان و میلاکات و بەڕێوەبردن بە مەبەستی ئاڵوگۆڕی نووسراوەکان و زانیاری تایبەت با پرۆژەکانی وەزارەتی یاوەدانکردنەوە و نیشتەجێکردن لە ڕوویدا تاوزانیاری هاوکات سیستەمەکە وەک پۆرتاڵێکی دیجیتاڵی بەردەست دەبێ و بۆ وەزارەت و سەرجەم فەرمانگەکانی دەتوانرێت سوودی لێ ببینرێت. جەنابی وەزیر
ڕەنگە دروستکردنی یان دووسایدکردنی ڕێگاوبان ئەگەر قڕز بێت لەو قرستر پرسی تۆنێلەکانە ئەوەندەی کە بزانم خەریکی ئەوەن کە پرسی یان تونێلی دەربەندی خان دروست بکرێن جارێ ئەم تونێلە چۆنە ئایا تونێلی پێشتر ئەوەی کە بۆ مواز لێدێنرێت لە سایدێچکە دروست دەکرێت و تەخسیسی بۆ دەستیشان کراوە کە کەی دەست بە کارەکانی دەکرێت بەڵێ لە چوارچەوەی دووسایدکردنی نێوان پارێزگاکان دووسایدکردنی ڕێگای نێوان با بڵێ گەرمیان یا بڵێ کەلار سلێمانی بەشێکی بریتە لە دروستکردنی دوو تونێلی نوێ ینی دوو تیوبی نوێ لە تونێلی دەربەندی خان ئەوەی کۆن وازی لێ دەهێنرێت لەسەر ئاڕاستە تازەکە لەسەر دووسایدە تازەکەی کە لە بینی سلێمانی کەلارایە تونێلیی تازە لە دەربەندی خان دروستەکەی کە دوو تیوبە تیوبێک بۆ ڕۆشن تیوبێک بۆ هاتن و ئەمە چێتە سەر ئەو دووسایدە تازایی کە لەو لە نێوان پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان هەیە و ئیشەڵا پشت بەخوای گەورە لە یەک دوو مانگی داهاتوو دوو مانگ زیاتر سێ مانگ ئەو پەڕی لەوە زیاتر ناخایەنە دەسەکەین بە ڕاستپاردنی ئەو پرۆژەیە بەو بەڵندەری کە ئامادە ئیشەکە جێبەجێ بکات و ئێمە هەموو ئامادەکاری شمان کردووە بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەی قەرزی درێژخایەن پرۆژەکە جێبەجێ بکرێت چونکە لە ئێستادا ئیمکانێتە دارایەکان زۆر بشەنجعنین بۆی کە بڵین یەکسەر بودجەی پرۆژەکە سەرچاوەی داراییتان مەسەلەن بۆ نمونە سندوقی پاڵپشتی ڕێگاوبانتی یانی ئەمە بۆچی گرینگە چی لێکراوە سندوقە تاوەکو ئێستا دەستان پێکردووە پرۆژەتان ڕاگەیاندووە یەکێ لەو پرۆژە گرنگانی کە بۆ دابینکردنی بودجە بۆ پرۆژەکانە دروستکردنی سندوقی پاڵپشتی ڕێگاوانەکانە ئێمە پەیڕەوی سندوقەکەمان تاو کردو ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانمان کردووە وێدەواری لەگەڵ یەکەم کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی وەزیرانە ئەو پەیڕەو بخرێتە جدەی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران بۆی بتوانین لەوێ پەسەندی بکەین دواتر کە ئەو سندوقە پەسەند کرات بەشێکی باش لە داهات بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە گەڕێت و کە ئەتوانین لە دروستکردنی ڕێگای نوێ و لە چاکردنەوەی ڕێگاوانەکانی کە هەمانە سوودی لەبیری جۆزە باسی هاوسەنجیەکرێت کاکدانا ببوورە لەو پچرانە باسی هاوسەنجی دەکەین ینی بۆ نمونە شوێنێک بە تایبەت کاتێک کە حکوومەتی هەرێم ئەم کابینێ باسی فرەتسەشنکردنی داهاتەکەیەک لەمانە پرسی گەشتیاری ینی گەشتیاریش پێویستی بە ڕێگاوبانەشی باشە بێت بۆ گوندەکان شوێن هەیە دوورە دەستە بەڵام جادەکەی باش نییە ئەم زۆرە هاوسەنجتان چۆن پاراستووە و بیرتانەوە کردوتە بۆ ئەم گوندانەشیان بۆ ئەم شوێنانی کە لە دەرەوەی شارەکانن ینی شارنین پارێزگانین دووسایدی بۆ بنیان شقامێکی باشی بۆ بن خۆی بەسەراحەت دووسایت تەنها لە لێوەل پارێزگاکان ناکرێت لەم قۆناغا بەڵام بۆ ڕێگاکانی تر ڕێگە لاوەچەکان کەچێ بۆ گوندەکان ئەوانیشمان فرامۆش نەکردووە پێی توانە هەنگاو بە هەنگاو کار کراوە بۆ ئەوەی ڕێگاوانی گوندەکانیش جێبەجێ بکەین بەڵام بەڕاستی ئەمە خەبڵاندنێکی سەرەتاییمان هەیە بۆ هەموو ڕێگاوانی گوندەکان لەوانە ئەگەر هەموو ڕێگاوانی گوندەکان تاوکە نزیکمان پێویستمان بە زیاتر لە 500 ملیار دینار بێت ئێستا ئەو داهاتەمان لە بەردەسانی کە هەموو ڕێگاوانی گوندەکان تاوکەین بەو ڕێژە پارەیە بەڵام بەپی داهاتە بەردەسەکان لەسەر ئەو بەتایبەتی ئەو ڕێگایانی کە تێچووی کەمە لەسەر داهاتەکانی زۆرێک لە هاوسەنجی هەیە زۆرێک لە هاوسەنجی هەیە بەڵام بەڕاستی زۆرترین تەرکیزمان لەسەر ڕێگا دووسایدی نێوان پارێزەکە چونکە ئەو ڕێگایانە هەموو خەڵک بەکارێنێ خەڵکی گوندەکان خەڵکی شارۆچکەکان خەڵکی شارەکان و پارێزگاکان هەمیان لەبەرەوە شادەمانە و هاتوچۆی هەموو خەڵکی لەسرە بەڵام ئەو ڕێگای گوندەکان و ڕێگەلاوەچەکانیش بەڕاستی فرامۆژ نەکرا و کاری لەسەر من کاتی بەرنامەکەم تەواو دەبێت داوای لەبوونیشەکەم نەساغ بووی بەم نەساغی جنابەتمان هێنا بە هیوای شیفایەکی خێرا دوور بیت لە بەڵام پرسی هێڵی ئاسنین پرسێکی یەکجار گەرمی ئەمڕۆیە سەردانیشی ئەڵمانیانتان کرد و ئیشتان لەسەر ئەم پرۆژە کرد و زۆر زاریش لە پرێس کۆنفرانسەکان لە مناسبەت زۆرەکان باسی ئەم هێڵە ئاسنینە دەکرێت ئەمە بەچی گەیشت و چیتان کردووە و مژدەی چیتان بۆ پێ بەڵێ من بۆی کات کەمەوە بە کورتی بۆتان باس بکەم بەڵێ طبعا لەمە پرۆژێکی استراتیجی بەنسبەت هەرێمی کوردستانەوە و ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی و هاتوچۆ لە هەرێمی کوردستانە ماتە قۆناغێکی نوێ خۆشبەختانە لەگەڵ دەست بەکاربوونمان لە کابینەی نوێ پلانی ئەومادانا چونکە هیچێکە لە ئەرکەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە ئێمە بەپێی ئەو یاسایی کە هەمانە لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزیری ناچار کردو کابێ کاری بۆ بکات و منیش وەکو ئەرشیکی خۆم کە سوێدم خواردووە لە بەردەم پەرلەمان و خەڵکی کوردستانە ئەمێ ئەرکەکانی خۆمان جێبەجێ بکەین هەر لە سەرەتاوە پلانمان بۆدانا بەداخەوە بەهۆی هاتنی پەتای کۆرۆنانە بۆە لە ساڵی ڕابردووە ساڵێ لە پێشترە بووین لە ئیشکردنە بەڵام ئێمە کارەکان بەردەوامین لەسەری
ئەمە بە چەند قۆناغی قۆناغی یەکەمیان بریتە لە ئامادەکردنی ویزیبڵەتی ستەدی پرۆژەکە خۆشبەختانە قۆناغە باشێکی باش چوونەتە پێشەوە ئێمە سێ کۆمپانیای نێودەوڵەتیمان داوت کردو بۆ ئەو بابەتە پرۆپۆزەڵەکان گەڕاوەتەوە ئێستا لە بەردەم لیژنەی شیکردنەوەی پرۆپۆزەڵەکانایە و تەسەورەکەم لە مانگینەوە بتوانین ویزیبڵەتی ستەدی پرۆژەکە بسپێرین بەو کۆمپانیایی کە شایستێتی کە ئەو کار ئەنجام بات شار بەشانی ئەماش ئێمە سەردانێکی ئەڵمانیا مەکرد بۆ قۆناغەکانی دوای ویزیبڵەتی ستەدیەکە کە بریتێ لە دیزاینکردنی پرۆژەکە و جێبەجێکردنی پرۆژەکەەوە لەگەڵ کۆمپانیای دۆیچە بانک کە یەکێکە لە باشترین و نایابترین ئەو کۆمپانیانی کە لەو بارایی شەکرد قسەمان کرد لە هەم لەسەر دیزاینکردنی پرۆژەکە هەم لەسەر جێبەجێکردنی پرۆژەکە لەسەر ئەوە گەیشتونێتە ڕێکوتنیی هاوبەش بە تقریبا لەسەر شتێک کە پێوترین لێک تێگەشتنی هاوبەش میمۆرەندم ئۆف ئەندەرستاندی با بڵین مذەکەری تەفاهم با بڵین بە هەر سێ زمانەکە گەرمە کوردی و عەرەبی یاداشتی تێگەیشتن لەسەری ڕێکەوتون و ئینشەڵا لەگەڵ کاتێکی گونجاوە کە بەڕێ سەرۆگۆزیرانیش مەجالێ بێت لە مناسبەتێکی تایبەتە لە مانگی نوێ داوەتیانەکەین وێنە کوردستان و ئەو یاداشتی لێک تێگەیشتە ئیمزاکەین و ئەما بێ بە سەرەتایەک بۆ ئەوەی کە گرێبەستی پرۆژەکەش بێتە بواری قۆناغێکی ترەوە و پلانەکان بەم شێوەیە پلانەکان وایە کە تاوەکو مانگی حوت و هەشتی ساڵی داهاتوو ئێمە چوبێتینە قۆناغیەوەی کە با بڵین دەستکەین بە دانانی بەردی بناغی پرۆژەکە یعنی ئومێدمان وایە پێش تەواوبوونی تەمەنی ئەم کابینەیە ئەم پرۆژەیە بچێتە قۆناغی جێبەجێبوون لەم کابینەیە منی هاوڵاتی سواریم شەمە دەفرە دەبم سوار نابی بەس دەسەکرێ بە جێبەجێکردن زۆر باش بەڕێزدان عەبدولکەریم وەزیری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئەم زانیاریانە مادەمان کردی سەرچاوە سپاس بۆ ئێوەش کە بینەرما بوون تا دیدار هەر شەو